هەر سەبارەت بە کۆبنەوەی ئەمڕۆی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان و هەڵبژاردننی ئەندامانی مەکتەبی سیاسی ئەو حەزبە من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵم دەبێت. دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس کاکۆڵان، سپاس بۆ دەرفەتە. سپاس. دکتۆر ئەمڕۆ ئەندامانی مەکتەبی سیاسی چۆن هەڵبژێردران؟ هەڵبژاردنەکە چۆن بوو؟ ناو تەڕەح کرا، دەنجیان پێدرا یان ناوەکان هێنرانە نێو کۆبوونەوە چۆن بوو؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. پێشەوەی وەڵامی پرسیارمەوێ هەڵەیەکی گرافیکەتان ڕاستکەمەوە کە ئەنجومەنی باڵای تێکۆشەران سەر بە بارگای بارزانی نییە، لەبەرەوەی بارگای بارزانی بارگایکی فراوانترە لە چوارچەوەی هەیکەلی پارتی دموکراتی کوردستانە نیە ئەوەی کە لە کۆنگرەی 14 پەسەند کراوە. ئەنجومەنی باڵای تێکۆشەران ڕاستەخۆ سەر بە سەرۆکە و سکرتارێتێک لەلایەن جەنابی سەرۆکەوە دروست سەکرێت، بەڵام ئەم ئەنجومەنی باڵای تێکۆشەران ڕاستەخۆ سەر بە سەرۆکە سەر بە بارگای بارزانی نیە، لەبەرەوەی بارگای بارزانی زیاتر مهمەیەکی نەتەوەی نیشتیمانی فراوانتری لە پارتی دموکراتی کوردستان لەسەرشانە. هەیکەل و دامەزراوەکانی پارتی پەیوەندیان بە بارگای بارزانیەوە نیە. سەبارەت بە هەڵبژاردننی ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بەپێی پەیڕەوی ناوخۆی پەسەندکراوی کۆنگرەی 14 پارتی دموکراتی کوردستان بووە کە ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی ئەنجام درا و لەناو کۆبوونەوەکەی کۆمیتەی ناوەندیە ئێمە لەلایەن جەنابی سەرۆک بارزانی و داوا لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی کرا کە چ میکانیزمێکیان پێ پەسەندە بۆ هەڵبژاردننی ئەندامانی مەکتەبی سیاسی جەنابیان ئەوە پەسەند دەکات. بە کۆی دەنگی ئەندامانی کۆمیتەی ناوەندی داوا لە جەنابی سەرۆک بارزانی کورا کە بەڕێزیان دەستنیشانی ئەو هەواڵانە بکات کە لەم قۆناغا بە پێویست ئەزاندرێن بۆی لەناو مەکتەبی سیاسیا بن. ئەم بۆ مانایە نییە کە ئەوەی کە دەستنیشان نەکراوە بە پێویست نازاندرێ، بەڵام جەناب دەزانی بەپێی پێداویستی ئەو بەشانەی کە لەناو مەکتەبی سیاسیان بەپێی ئەودا بەشکاری جۆغرافی کە پێویستەکە لەناو ڕنگدەرەوەی پێکهاتەی پارتی دموکراتی کوردستان بێ، جەنابی سەرۆک بارزانی دوای ئەوەی کە کۆی ئەندامانی کۆمیتەی ناوەندی داوایان لێکرد، جەنابی کۆمەڵێک ناوی خستە ڕوو و ئەو ناوانە بە دەنگدانی گشتی لەلایەن کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان و پەسەند کرا. ناوانە بوون کە داوای کردبوو ببن بە ئەندامی کۆمیتەی ناوەندی. بەڵێ بەڵێ هەمان ناون. ئەوانی تر کۆمەڵێک گەنج هاتوونەتە پێشەوە. بەڵێ کاکۆڤان، جەناب دەزانی ئێمە لە پارتی دموکراتی کوردستان وەکو گەورەترین حیزبی سیاسی کوردستان پێویستمان بەوە هەیە کە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو قۆناغەی کە ئێستا هەرێمی کوردستانی پێپەڕێ و هەر حیزبێکی سیاسی خۆی نەگونجێنە لەگەڵ ئەو گۆڕانکاری دیمۆگرافیانی کە لەناو کۆمەلگاکەی هاتوۆتە ئارا کۆمەلگاکە بەجێ هێڵێ. بمانەوێت نەمانەوێت ئێستا پێکاتەی گەنج لە کوردستانە پێکاتێکی یەکجار گرنگە، زیاد لە 47% خەڵکی کوردستان تەمەنیان خوار 25 ساڵە. ئەمە بۆ مانایە کە پێویستەکات لەناو سەرکردایەتی و سنتەری بڕیاری پارتی کە مەکتەبی سیاسیە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە هاوسەنگی تەمەنی هەبێ، واتە هاوسەنگی ئەوەی کە پێڵێن بالانس ئۆف ئیج بە ئینگلیزیەکەی، ئەمە لەناو مەکتەبی سیاسیە، بەڵام ئەویش لەسەر ئەساسی کەفاعات بێ بۆی گەنج بتوانێت هەم نوێنەرایەتی گەنجانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بکە و هەم بتوانێت شان بەشانی ئەو مامۆستایانەی ئەو تێکۆشەرانەی کە بە حکمت و تەمەنێکی زۆری خۆیان لە خەباتە ئەمانیش زیاتر فێری کاری سیاسی و کاری تەنزیمی بن. بۆیە هاوسەنگێکی باش دروست کراوە کە ئەمەش پێم وایە گەورەی پارتی دموکراتی کوردستان و سەرکەوتوی کۆنگرەی 14 پارتی دموکراتی کوردستان ئەسلمێنێ. ئەوانی تر بۆ هەڵدرانەوە ئەوانێک تەمەنیان ڕۆیشتووە هەر لەسەر داوای سەرۆک بارزانی. بەڵێ ئێمە لەم کۆبوونەوەیە وەکو چۆن لە کۆنگرا جەنابی سەرۆک بارزانی داوای لە ئەندامانی کۆنگرەی 14 کرد کە بەشێک ژمارەیەک لەم تێکۆشەرە دێرینانە کە ئەمانە لە قۆناغی زۆر سەختە جیلی ئاڵتونی پارتی بوون کە ئەمانە خەبات و گەنجێتی خۆیان بۆ پارتی دموکراتی کوردستان خستوەتە ئارا، داوای لێکردن کە پەدەستکێ ببنە ئەندامی کۆمیتەی ناوەندی و هەموو ئەندامانی کۆنگرەی 14 پارتی دموکراتی کوردستان پەسەندیان کرد. ئەمڕۆژ ژمارەیەکی باش لەم بەڕێزانە لەسەر داوای جەنابی سەرۆک بارزانی کرانە ئەندامی مەکتەبی سیاسی، چونکە ئێمە وەکو باسمان کرد ئەو پێکاتە دیموگرافی کوردستان کە هەیە، ئەو قۆناغی کە هەرێمی کوردستانی پێ تێپەڕێت، پێویستی بە سووروەرگرتن لە ئەزمموی ئەم بەڕێزانە هەیە لەگەڵ ئەو توانایی کە لە گەنجانی ناو مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستانە. بۆیە بە هەردووکەوە توانین بڵێن هێز و زە و توانای و حکمت و توانایی پارتی دموکراتی کوردستان لە ئیدارەدانی قۆناغی ئایندا خاتە ڕوو. زۆر باشە. جوگرافیاش کرا بۆ پێوەر خۆی لەگە سیرکەی با بڵێن لە سلێمانی یەک دوو ئەندام لە هەڵەبجە هەیە لە هەولێر. ئێمە لەبەرەوەی حیزبێکی سەرانسەرین، پارتی حیزبێکی سەرانسەریە لە زاخۆ تا کووت ئێمە وا باسەکەین، لەبەرەوەی لە کووتیش پارتی لیژنەی ناوچەی هەیە، لەناو کوردی فەیلی لەناو کوردی برایانی شیعە لە خانەقین لە هەموو شوێنەکانی تر. ئەگەر سەیری پێکاتی پارتی دموکراتی کوردستان کەی پارتی حیزبێکی سەرانسەریە بۆیە ئەبێت لەناو سەرکردایەتی و مەکتەب سیاسیەکەشی ڕنگدەرەوەی ئەم سەرانسەری بوونەی پارتی دموکراتی کوردستان بێت. چۆن لە شۆڕشی ئەیلول ئەبینی پێشمەرگەیەکی منطقەی ئەتروش هاتووە، عەزیزە تروشی شەهید بووە، لە شنوێ لە هەڵەبجە شەهید بووە، بەشێک لە پێشمەرگەکانی منطقەی هەڵەبجە و ڕامان هاتوون لە زۆزک شەهید بوون. بۆیە هەم لە پێکاتەی پارتی دموکراتی کوردستان ئەم هاوسەنگیە جوغرافیا، ئەم هاوسەنگیە تەمەنیە، ئەم هاوسەنگیە لە کەفاعات بەڵە ڕەچاو کراوە. ئەتوانم بڵێم ئێستا پێکاتەیەکی زۆر گونجاوتر
لە مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان هەیە. باش ئەی جگە لەوانەیە کە سەرۆک بارزانانی پێشنیاریکردن دەبن بە ئەندامی مەکتەب سیاسی ئەوانتر چۆن هەڵبژێردران وەکو باسم کرد نه هەمووی هەر حەفداناوەکە بوو ئێمە لە پەیڕەوی ناوخوا مەبەستم لێ ژمارەیان 51 کەسە و بێت بە 52 بەڵێ ئەو نۆ کەسەی تر چۆن هەڵبژێردران وەکو باسم کردنا ئێمە لەم 51 کەسەی کە بە ئەندامی کۆمیتەی ناوەندی هەڵبژێردراون وەکو جەناب تەزانی لە کۆبوونەوەی لەناو کۆنگرا دەکەس لەسەر پێشنیاری جەنابی سەرۆک بارزانانی بوون ئەندامی کۆمیتەی مایەوە 41 هەڵبژاردن بۆ ئەم 41 کراوە 41 لەگەڵ ئەو دێ ئەکاتە 50 لەم 50 جەنابی سەرۆک بارزانانی 8 کەس لەمانەی پێشنیار کردەوە کە ببنە ئەندامی مەکتەبی سیاسی و زائیدەن 9 کەسی نوێش کە لەناو مەکتەبی سیاسی سەرۆک پێشنیازی کرد بەڵێ سەرۆک پێشنیاری ئەم 9 کەسەشی کرد پێکەوە پێشنیاری 17 کەسی کردووە کە هەشتیان لەوانە بوون کە پێشتر لە مەکتەبی سیاسی بوون 9 کەسیش لەوانە کە ئەندامی کۆمیتەی ناوەندین و بۆ یەکەم جارە دێنەوە مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان. زۆر باشە ئەو کەسەی کە کوردی ئێزدیە و دەبێت ئەندامی کۆمیتەی ناوەندی دیاریکراوە چێە؟ ئەمە لە کۆنگرا ئەم دەسەڵاتەی کۆنگرە درایە سەرۆک بارزانانی کە ئەو کەسە هەڵبژێرێت و دیاریکات بۆ ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان و ئەم ڕۆژ دەخلەوە کرایەوە و ئەتوانم لێرە بۆ ئێوەی بڵێم ئێمە 4 کەس کاندید بوون لەناو خوشک و برایانی کوردی ئێزیدی کە ئەندامی پارتی دموکراتی کوردستان لە کۆنگرا بوون ئەوانیش بریتی بوون لە بەڕێزان ئەڤاڵ مەحمود ئێزیدی کە پێشتر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پێشووتر بووە کاک مەحما خەلیل کە پەرلەمانتارێکی عەزیزی ئێمە لە پەرلەمانی بەغدا خوشکە دکتۆرە ڤیانمان هەیە ڤیان دەخیل کە وتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق و لەگەڵ بەڕێز کاک کەریم سلێمان کە بریکاری وەزیری کشت و کاڵە لەناو ئەم 4 بەڕێزا کە هەر 4یان کاندید بوون جەنابی سەرۆک بارزانانی یەکێکیان هەڵبژێرێت بۆ ببێتە ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان. هێشتا هەڵی نەبژاردووە لەم ڕۆژانە هەڵبژێریانی بەڵام حتمما لەناو ئەو 4 بەڕێزە یەکێکیانە بێت. باشە ئەو مەسلەی کارژێرە چێ لە نێو مەکتەبی سیاسی ئەمە ڕوونکردنەوەکم بیتی نازان تا ئێستا ناڕوونیەکەیە لەمە ئاساییە ئێمە لەناو لە پەیڕەوی ناوخۆی پەسەندکراوی کۆنگرەی 14 پارتی دموکراتی کوردستان بۆ ئەوەی پارتی بتوانێت سیستەماتیکتر کارەکانی خۆی بەڕێوە بەرێت و بە جۆرێک لە جۆرەکان بتوانێت اختصاصات بەجێ بگەێنێت لەناو مەکتەبی سیاسی 8 بەش هەیە و ئەبێ هەر هەواڵێکی مەکتەبی سیاسی بەرپرسی یەکێک لەم بەشانە بێت و ئێمە مەکتەبی ڕێخستنی پارێزگاکانمان دروست کردووە کە ڕەنگە ئێمە 4 مەکتەبی ڕێخستنی پارێزگا دروستکەین یەکێک بۆ دوهۆکنینەوە یەکێک بۆ هەولێر یەکێک بۆ سلێمانی هەڵەبجە یەکێک بۆ کەرک و گەرمیان و ڕەنگە ئێمە ئۆفیسێکی مەکتەب سیاسیش لە بەغدا بکەینەوە بۆ ئەم 4 مەکتەبی ڕێخستنی پارێزگای ئەبێت 4 ئەندامی مەکتەبی سیاسی بەڕێز لەوێ بن ئیشی ڕۆژانیان سەرپەرشتیکردنی کاری پارتایەتی لە سنووری ئەو پارێزگانە بێت کە لە چوارچێوەی مەکتەبی ڕێخستنی پارێزگا بن 8 بەشیشمان ئەبێت ئەم بەشانە بەرپرسەکانیان ئەندامی مەکتەبی سیاسی بن 8 و 4 ئەمە کاتە 12 5 بەڕێز لەناو مەکتەب سیاسی ئەمێننەوە کە ئیش و کاری ڕۆژانی مەکتەبی سیاسی بەڕێوە ئەبەن لە وەڵامدانەوەی نووسراوی ئەو بەشانە مەکتەبی ڕێخستنی پارێزگاکان واتە وەکو هەیئەتێکی کارگێڕی ڕۆژانە ئەبن کە کاروباری ڕۆژانەی مەکتەبی سیاسی پارتی بەڕێوە ئەبن واتە 12 دابەشە بن بەسەر پارێزگا 12 دابەشە بن 4یان بەسەر پارێزگاکانە هەشتیشان لەسەر ئەو ئەوانی کە پێشتر پیانەوت مەکتەب ناوەندی ئێستامونەتە بەشەکانی مەکتەبی سیاسی وانە بۆنمە بەشی ڕێخستنە بەشی ڕێکخراوە پیشەوی جەماوەریەکانە بەشی ڕۆژمیری و ڕاگەیاندنە بەشی دراسات و پێگەیانە بەشی وەبەرهێنان و پرۆژەکانە بەشی ئیدارە و کارگێڕێ بەشی پەیوەندیەکانە بەشی سنتەری دراسات دانی ئەم بەشانی کە هەموویەک ئاستن ئەندامانی مەکتەبی سیاسی ئاستن بەڵام 5یان ئەو 4یان ئەبنە ئەندامی کارگێر و یەکێکیش لەناو ئەم پێجا بێتە بەرپرسی دەستەی کارگێر بۆ بەڕایکردنی کاروباری ڕۆژانەی مەکتەبی سیاسی باش بەپێەوەی کە هەیە ئەڵێن هەر کەسێک کە ئەندامی مەکتەبی سیاسی بنابێت پۆستی حکومی هەبێ بەڵێ پەرلەمانی شەگرێتەوە حتمما ئێمە لەبەرەوەی ئەمە بابەتێکی گرنگە چونکە ئێمە ڕاستپێردراوین لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە ئەمڕۆ جەنابی جەختی لەوە کردەوە کە ئەبێ بە میکانیزمێکی نوێتر پارتی دموکراتی کوردستان دەست بە هەڵمەتی کاری پارتایەتی خۆی کاری تەنزیمی خۆی کاری سیاسی و جەماوەری خۆی بکە و بەشەکانی مەکتەبی سیاسی مەکتەبی ڕێخستنی پارێزگاکان لە دوای دووبارە دروستکردنەوەی دانانەوەی بەرپرسی لەقەکان ئەوانێک کە ڕەنگە ئاڵوگۆڕی زۆر گەورە ئەکرێنەوە پارتی دموکراتی کوردستان و بەشەکانە پێویست بەوە کات کە ئەوانەی دێنە ناو مەکتەبی سیاسی ئەوانەی ئەرکیان پێ ئەسپێردرێت متفرغ بن بۆ کاری حزبی ناکرێت ئێمە سەبوون من ڕاستە جێگری سەرۆکی پارلەمانم بەڵام هەر بۆ خۆی جێگری سەرۆکی پەرلەمان پێویستی بە جۆرێک لە تەفەڕۆکردن هەیە بۆیە ناکرێت من لە یەک کاتا جێگری سەرۆکی پەرلەمانیش بم و ئەندامی مەکتەبی سیاسیش بن چکە توانەکان دابەشدووە بن ئەو کاتە لە هەردووکی سەرکەوتو نابی وی پێویست بەوە کات مادام بوویتە تا ئەندامی مەکتەبی سیاسی ئەرکی حزبیت پێسپێردراوە بەڵێ ئێمە خۆمان ئەمەمان بەپەسەندزانیوە چونکە بۆ ئەوەی هەواڵانی پارتی دموکراتی کوردستان ئومێدێکی زۆریان بەم سەرکردایەتی هەیە و چاوەڕوانێکی زۆریشان لێ هەیە بۆی ئەو ئومێدە بێتە دی و چاوەڕوانەکانیش بێنە دی پێویست بەوەکە هەواڵانی ئەمە متفەرغ بن چه جێگای هەیە من هەورامی دەگرێتەوە 45 ئەندامی
پارتی دیموکراتی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەر یەکێک لەو بەڕێزانە ئەتوانن سەرۆکی فراکسیۆن بن، ئەتوانن جێگری سەرۆکی پەرلەمان بن. فراکسیۆن بێتە جێگری. ئەڵێم ئەمە هەر کەسێک حیزب بڕیاری لەسەر، بەڵام دڵنیا تەکەمەوە هەر کامێک لەم 45 کەسە بەڕێزە بێت، دڵنیام هەڤاڵانی تریش بە هەمان شێوە پەسەند یەکەن چۆن لە ناو کۆنگرا هەرچیەک جەنابی سەرۆک بڕیاری یا قاعیدەی حیزب ئەمەی پەسەند کرد، هەر کەسێکیش جەنابی سەرۆک و مەکتەبی سیاسی پەسەند لەم هەفتەیان هەفتەی ئایندە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە کرێت، لەوێ ئەو بەرپرسانەی کە پێویستەکە لە مەکتەبی ڕێکخستنی پارێزگاکان دەست بەکار بن بڕیاری لێدرێ، بەرپرسی بەشەکان دەستنیشانەکرێ، ئەو کاتێک کە بزانین جەنابی سەرۆک چه بڕیارێک بۆ ئێمە وانان ئەیات و ئەو کاتەش دوای ئەوە ئێمە دەست بەوەکەین کە مەکتەبی سیاسی و جەنابی سەرۆک بڕیار لەوە بن کە کێ جێگری سەرۆکی پەرلەمان بێت و کێ سەرۆکی فراکسیۆنی پارتی بێت، کەی ئەو بڕیارە درات ئێمە ئەو بڕیارە لە پەرلەمان لە ماوەی 24 ساعتە جێبەجێ. بەڵام گلەیەکیش لە حیزبەکان هەبوو، دەیانگوت ئەو کەسانەی کە بڕیار بەدەستن نانێریت بۆ نێو حکوومەت و پەرلەمان و ئەم شوێنانە. هەر پارتیەک لە هەر جێک پلە وەربگرێت بڕیاری پارتی دیموکراتی کوردستانی لایە. خۆ من لە پێشتریش ئەندامانی پەرلەمان پێشتر ئەوانی ئەندامی مەکتەبی سیاسی بوونیان کۆمیتی ناوەندی بوون تایدا ئەندام بوون، بەڵام ئێستا دەچن خەڵشترە بەنا پەرلەمان دڵنیا من نازان بۆ حیزبەکانی تر بەس هەر بەڕێزێکی پارتی هەر ئەندامێکی پارتی پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان وەربگرێت بە بڕیاری پارتیەوە لەو پۆستە ئەبێت و هیچ خەلەلێک لەوە دروست نابێت، هەر کەسێک لەوێ بێت بە تەواوی دەسەڵاتەوە لەوێ بێت و لەژێر سەرپەرشتێکی ڕاستەخۆی مەکتەبی سیاسیە بێت، چونکە ئێستا لەناو پەیڕەوی ناوخۆیە ئەو بابەتەش یەکلا کراوەتەوە کە مەکتەبی سیاسی بەرپرسە لە کاروباری فراکسیۆنی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقیش و سەرپەرشتیکردنی کارەکانیان، بۆیە ئەو فراغەت دڵنیا تەکەم دروست نابێت. باش بۆچی مەکتەبی سیاسی لە بەغداکەنەوە ئۆفیسێکی لەمە، چونکە ئێمە ئێستا بەڕێز کاکتۆر فواد حوسێن بۆتە ئەندامی مەکتەبی سیاسی و بەڕێزیان وەزیری دەرەوەی عێراقەوە ئەو لە بەغدایە، بەڕێز کاکتۆر شاخەوان عەبدوڵڵا کە ئەندامی کۆمیتەی ناوەندی جێگری سەرۆکی پەرلەمانە لە بەغدایە، بەرپرسی لەقی 5مان لەوێ هەیە، نوێنەری حکوومەتی هەرێم لەوێ کە کادرێکی پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستانە، سەرۆکی فراکسیۆنی پارتی لەوێ هەن، لەگەڵ کۆمەڵێک کادری پێشکەوتور پێویست بەوەکە کە ئێمە بەشێک لە ئۆفیسی مەکتەبی سیاسی خۆمان لەناو بەغدا هەبێت، هەم بۆی کاکتۆر فواد بەشێک لە ئەرکە سیاسی و حیزبیەکانی لەوێ جێبەجێکە لەگەڵ ئەو تیمە حیزبێکە لەگەڵ یەتی بۆ ئیدارەدانی ئەو پەیوەندە سیاسی و حیزبیانەی کە پارتی لە بەغدا پێویستێتی لەگەڵ پێکاتەی سونە لەگەڵ حیزبەکانی ناو شیعە لەگەڵ ئەو پەیوەندە سیاسیانی کە لەگەڵ هۆز و پێکاتەکانی عێراق پێویستەکە بۆ مەلەفی پارتی لە بەغدا پێویست بەوەکە کە ئێمە ئۆفیسێکی مەکتەبی سیاسیمان لە بەغدا هەبێت. زۆر باش. بێنە سەر پەیوەندیتان لەگەڵ حەزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان، سەردانی حیزبەکانەکەن ئەم ماوەیە پەیوەندیتان لەگەڵ یەکێتی ئەم ماوەیە دەڵێن زۆر خراپە. قوبات تاڵەبانی ماوەیە کە بەشداری لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ناکات، دەڵێن نیگەرانیان هەیە، لەگەڵیان کۆ دەبنەوە. ئێمە دوای ئەوەی کە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەم ڕۆژانە کۆ بێتەوە بەرپرسیانی بەشەکانی پارتی مەکتەبی سیاسی یەکلا ئەبنەوە و ئەو کات دیسان پێویست بەوە کاکە کۆبوونەوەی تر بکرێن نەخشەڕێک دابنرێت بەرمەبنای ئەو بڕیار و ڕاستپاردانەی لە کۆنگرەی 14 دراون کە ئەمڕۆ لە بەلاغی کۆتایی کۆنگرەشا پەسەند کرا لە کۆمیتەی ناوەندی و بڵاو کرایەوە و بەرمەبنای ئەو فەرمایشت و ئەمرانەی کە ئەمڕۆ جەنابی سەرۆک لە یەکەم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندیە فەرموویەتی و لە بەلاغی کۆتایی کۆمیتەی ناوەندی ئەمڕۆشا کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندیات بڵاو کراوەتەوە، پارتی سیاسەتی لاپەڕەی نوێی لەگەڵ هەموو لایەنەکان هەیە بە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەو کە لە پێش هەموو لایەنەکانی ترە بۆ ئێمە سیاسەتی لاپەڕەی نوێ هەڵەدەینەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان، شاندیش دروستەکەین، سەردانی هەموو لایەنەکانەکەین و ڕەنگی یەکەم لایەنی سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت و هەر لایەک بێت ئامادە بێت ئەم لاپەڕە نوێ لە پارتی دیموکراتی کوردستان بکاتەوە، ئێمە پێش ئەوان هەنگاوێک بێنە پێش، ئێمە دوو هەنگاو چینە پێش. بۆیە پەیامی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان لە دوای کۆنگرەی 14 پەیامی برایەتی، پەیامی درێژکردنی چڵە زەیتونەکەیە بۆ هەموو حیزبە سیاسیەکان، پەیامی کرانەوەیە، پەیامی دیالۆگە، پەیامی یەکتر قبولکردنە، پەیامی دووبارە پێناسەکردنەوەی ئەو قۆناغەیە کە ئێستا بزاوی ڕزگاریخوازی کوردستان و خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانی پیاتەیە پەڕێ، دەستنیشانکردنی سەرچاوی هەڕەشەکان و لەسەر ئەو بەرژەوەندیانەی کە هەرێمی کوردستان هەیەی بۆی بتوانین بە یەک ڕیزیەک بە جۆرێک لە تەفاهم ئەم قۆناغە سەختەش تێپەڕێنین. بۆیە ئێمە ڕاستە ئێستا لە گۆمەڵێک جیاوازی و ناکۆکیمان لەگەڵ یەکێتیە کە ئەمە بابەتێکی زۆر ئاسایە، ئەمە دوو حیزبی ڕکابەری یەکترین، بەڵام ئیعتیادی نییە کە پردی پەیوەندی لە نێوان پارتی و یەکێتی نەمێنێت، ئاسایی نییە کە گفتوگۆ نەبێت، ئاسایی نییە کە دیالۆگ نەبێت. ئەو گفتوگۆیە جۆرێک لە گفتوگۆی ناڕاستەخۆی، بەڵام پێویست بەوە کات هەردوو مەکتەبی سیاسی دانیشین گفتوگۆیەکی زۆر ڕاشکاو لەگەڵ یەکتری بکەین و لەسەر زۆر با و ئەو مەلەفانەکان مەلەف بە مەلەف تەجزیئەیان ئەو مەلەفانی ئەتوانین بگەینە خاڵی هاوبەش دووتر جێبەجێیان کەین، ئەو مەلەفانی کە ناکۆکی زۆرمان لەسەریان هەیە ئەتوانین تەجیلیان کەین، بەڵام نەبوونی ئەم دیالۆگە پێمان وانێ لە قازانجی هەرێم بێ نە لە قازانجی یەکێتی بێ. ئێمە چاوەڕی کۆبوونەوەی مەکتەبی سیاسیەکان
چکە برا گەورە دایمە سازشکا بۆ ئەوەی یەکرێزی و تەبایی هەبێ. ئێمە بە چاوی براگەوری برای بچووکی سەریش حزبێک ناکەین، بە چاوی هاوبەشی و هاوکاری لەگەڵ یەکتری سەیرەکەین. ئێمە گەورەی و بچووکی حزبەکان بۆ قیاس ناکەین کە کوێنوێنەری لە پەرلەمان زیاترە کوێنوێنەری نییە. حزبە سیاسەکان مادام حزبی سیاست پارتی زۆری نەبەکارهێنێ لە پەرلەمان ئەوانە ئەوە بۆ خۆیان، بەڵام ئێمە نا، ئێمە بە براگەورەی و برا بچووکی تەعامل هەموو حزبەکان برای یەکین. حەجمی حزبێک بەوە نییە کێ کورسی زیاتر و کێ کورسی گەورەترەوە بۆ پرۆسەیەکی دیموکراسیە، بەڵام لە ڕووی ئەرکی نیشتیمانی و ئەرکی کوردستانیەوە حتا و حیزبانە شێگە نوێنەریان لە پەرلەمانی ژەمێ ئێمە بە هاوبەشی خۆمانیان نەزانین، چونکە دڵسۆزی بۆ کوردستان سەقامگیریان قۆناغی سەختانی لە پێش هەرێمی کوردستانە پێویست بۆ کە ئێمە پەیامێکی برایانەمان لەگەڵ هەموو حیزبەکانە بێ و ئێمە پەیاممان داواژ لە هەموو حیزبە سیاسی بەڕێزەکانەکەین ئەم دەرفەتە باش قۆزنەوە لە پارتی دیموکراتی کوردستان کە پارتی سیاسەتی لاپەڕی نوێ هەیە، هیوادارین ئەوانیش لاپەڕی کتێبێکی نوێتر لە پەیوەندەکانی خۆیان لەگەڵ پارتی بکەنەوە. سەردانی کۆمەڵ و نەوەی نوێشەکەن هیچ هێڵێکی سوورمان بۆ هیچ لایەنێک نییە بۆ سەردانیکردنەکان، هەر لایەنێک ئامادە بێت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ لاپەڕەنوێکەی پارتی استقبال بکات، ئێمە پێشوازیەکەین و ئێمە سەردانیشانەکەین و ئێمە لاریمان لەوە نیە کە دەست پێشخەرەکە لە ئێمە بێت شاندی ئێمە بڕاتە لای هەر لایەنێک. زۆر سپاس بۆ دکتۆر هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵ مابووی. خێر بێت. سپاس بەڕێزی.